بەخۆشحاڵیەوە لە ئێستەیە سروشت و هەروەها وەرزی پاییز بۆتە ئیلهامی چەندین کاری هونەری جوان. یەکێک لەو بابەتانەی کە هەمیشەش ئێمای بینین وەرزی پاییزی شاری سلێمانی و هەروەها وەرزی تایبەتی پاییزە کە لە کاری شێوەکاری بەشێک لە شێوەکارانی کووردا ڕنگدانەوەی هەیە. لێسا بەخۆشحاڵیەوە لەلایەن سێ لە شێوەکارە دیارەکانەوە توانراوە کە پێشانگایەکی شێوەکاری لە ژێرناونیشانی دیالۆگی سروشت و پاییزی سلێمانی بکرێتەوە. ئەمڕۆ زۆر بەڕێز کاک محەممەد فەتاحمان لەگەڵایە کە گفتوگۆکەین دەربارەی تەواوی پێشانگاکە. مامۆستا محەممەدیان سڵاو لەبێ وارد باش بێ. سڵاوتان لەبێ وارەتان باش. زۆر بەخێر هاتی. سپاس. سروشت بەشێکی دانەبراوە لە تۆ و هەمیشە لە کارەکانیشتا ئەبینین کە بەشێکی زۆریان لە دەرەوەی با بڵێم نێو ماڵەکان یاخود شوێنە داخراوەکان بە شێوەیەکی گشتی. ئەمجارە دەرفەتێکی بزانام زۆر زۆر باش بوو بۆ تۆ بۆ هاوپیشەکانیشە بۆی کە بتوانن سروشتی سلێمانی یاخود بڵێم بە شێوەیەکی گشتی سروشتی پاییزی سلێمانی بکەن بە تابلۆ. ئەم بیرۆکەیە چۆن بوو؟ هەڵبەتە پێشتریش ئێمە ساڵانی پێشوو لە هەمان کاتە پیشانگامان هەبووە بۆ سروشت. ئەم ساڵیش ساڵیادی 240 ساڵی دامەزراندنی شاری سلێمانی ئەمە بۆنەیە کە هەمومان شانازی پێوەکەین. کۆبووینەوە قسەمان کرد کە کارەکانمان یەکخەین بە ئەوەی پیشانگایەکی سروشت عرضکەین لە میادەدا. ئەوە بوو 13 هونەرمەند کۆبووینەوە. دوێنێ مەراسیمێکی جوان جمهورێکی جوان بە ئامادەبوونی بەڕێز وەزیری ڕۆشنبیری پیشانگاکە کرایەوە کە جێگەی دەستخۆشی بینەران بوو. ئەمە بەشێک لە کارەکانە لێرە ئەیبینم اینجا حەزەکەم بزانم شوێنەکانتان دیاری کردبوو واتە هەریەکەتان لە شوێنێک کارتان کرد لە نێو سلێمانیە یاخود ئازاد بوون ینی هەر ئەوە نەبێت سروشتی کوردستان بێ و لە هەر شوێنێکا بێ دەتوان کار بکەن؟ خۆی زۆربەی هونەرمەندان لە هەموو جیهاندا کاری سروشتیان کردووە. یعنی لەو پەڕی ئەبستراکت بووە کاری سروشتی کردووە، لەو پەڕی کیوپیزم بووە کاری سروشتی کردووە. هونەرمەندانی ئێمە هەمویان ستایلی تایبەتی خۆیان هەیە لە کارکردندا، بەڵام سروشت ئەو بابوون ئەو ستەیشنەیە کە هونەرمەندە پشوو ئەدات و هەست بە جوانی ڕەنگەکانی سروشتەکە. پاییز خۆی پڕ لە ڕەنگە، زەردە، سوورە، پرتەقاڵی، قاوەیە، ینی کۆمەڵێک ڕەنگیتیە. ئەمە ئیلهام بەخشە بۆ هونەرمەندی شێوەکار. بە تایبەتی سلێمانی و مەسەلەن من بە تەحدید باسی کارەکانی خۆمەکەم ناوچەی شارباژێر کە ساڵانە یان زۆربەی کات من کارەکانم لێوە تەنفیزەکەم. ئەوە بوو هەرێکە لۆکەیشنی خۆی هەبووە، کاری خۆی کردووە لە شوێنە جیاوازەکانی کوردستان و با بڵێن شوێنە جیاوازەکانی دەوروپشتی سلێمانی، ناو سلێمانیش سەرچناری تایە. هەرێکە و بە ویست و بە بۆچوونی خۆی سروشتی کێشاوە. سروشت وەکو ئەوەی کە هەیە نە، وەکو ئەوەی کە لە تەکنیکی ئەو کەسایەتیە هەیە کە هونەرمەندە. خۆیەوە چۆن ئەیبینێت؟ بەڵێ سروشتمان هەیە نزیکە بێتەوە لە تعبیریەت، لە ئەکسپرێشنیزم. سروشتمان هەیە نزیک ئەبێتەوە لە سریالیەت. سروشتمان هەیە نزیک ئەبێتەوە لە ڕەمزیەت کەواتە هەمووی کاری سروشتە. بەڵام با بڵێن قوتابخانە هونەریەکان جیاوازەکان بەدی ئەکرێت ئەبینرێت، ئەویش ستایلە تایبەتەکەی هونەرمەندەکە خۆیەتی. جەبات جیاواز لەم کارە بابەتێکی زۆر جوان باس کرد، ئەویش سروشتی دەوروبەری شاری سلێمانیە. باس لە سروشتی شارباژێر کرد کە هەمیشە لەوێن ئەکێشی بەرە و گەرمیان و بەرەو شارە زور و اونجا دەست بۆ ئاوەڕاکێشم چکە لێرە بۆ من گەرمیان و لێرەشە بۆ من شارە زورە. کەی بەنیازی سەردانی ئەو ناوجانەش بکەیت؟ وەڵای خۆی سروشتی کوردستان بە شێوەیەکی گشتی هەمووی جوانە. من تەنانەت لە حلە و لە بەسڕە و لەوانەشە وێنم کێشاوە لە سروشتە. تامی سروشتی کوردستان پڕڕەنگە، هەرچی سروشت لە خوار و بەغاوە لە ڕەنگە خۆڵەمێشی و قاوەی و ئۆکەریاتە زیاتر خۆی بینێتەوە. بۆیە هونەرمەندان کە دێن بۆ ئێرە یان کە بەرهەمەکانی ئێمە ئەبین ئەزان ئەوە بەرهەمی هونەرمەندێکی کوردە چونکە پڕ لە ڕەنگە. جا ئەگەر لە پاییزابێ ئەوە هەر ڕەنگەکان زۆرترە. بە ئومێدەین کە پرۆژەیەکمان هەیە بۆ داهاتوو قسەمان کردووە کە ئێمە بتوانین لە گەرمیانیش ئەو کارە بکەین، تەنانەت چین بۆ خانەقینیش لە خانەقین پرۆژێکی نوێشمان ئاشکرا کرد هاوڕێیانە لە خانەقین با بڵێن
لۆکەشنی داهاتوومان لە خانەقین ئەبێت کە ئەو ئیشە لەوێ بکەین. زۆر باشە بە هیوای کاری باشتر اینجا دیالۆگی سروشت و پاییزی سلێمانی ئەمە نوێترین کاری ئێوەیە و بە هاوبەشیە کارکردن بە شێوازێکی هاوبەش و هەموو شتان کە لەسەر سروشتی سلێمانی کار بکەن ئەمە بۆ هونەرمەندان خۆی چ چێژێکی هەیە؟ چێژەکە لەوەیە کە هەموو سروشتی خۆش ئەوێت باشە هەموو ئەو یادەی دروستبوونی شاری سلێمانی مەزن دەکەن بۆی کە لەو ڕۆژەدا ئەو پێشانگایە بکەینەوە بۆیە دانەبراوین لە سروشت هونەرمەندەکان لە ناو ستۆدیۆکان بەڵام کە دێنە دەرەوە دنیایشتر دەبینن باشە کاتی خۆی نابیزم حرەکەی نابیزم ئەو بوو لە دەرەوە گەڕانەوە بۆ ناو ستۆدیۆ باشە ستۆدیۆیان پێ باشتر بوو لە کاری سروشت بەڵام ئەنتیباعەکان وا ناڵن ئەنتیباعەکان کە لە 1970 کاتێک کە شۆڕشی ڕنگ دەست پێ ئەکات و ڕەنگە ساردەکان و ڕەنگە گەرمەکان جیا ئەکرێتەوە و هەمویان لە ساڵۆنی نادار ئەو پیشانگایەکەنەوە زەرجانێتەوە ئەمە سەرەتای دروستبوونی شۆڕشێکی گەورەی ڕەنگاوی بوو بەوەی کە تەحلیلێک شیکاریەکی فیزیایی بۆ ڕەنگەکان کرا ئەوە بوو کە دنیایەکی تر کراوە بەری هونەردا لە قوتابخانەی ئیمپرشنیزمە کە ئەنتیباعەتە خۆی بینیەوە. زۆر باشە اینجا بۆ بینەر چێژی چۆن بوو ئەم سروشتە جیاوازە چونکە بەڕاستی ئەگەر تەنها یەک لۆکەیشنیش بێت بۆ نمونە باسی سەرچنارت کرد خۆت ئەگەر هەر سیانزە هونەرمەندەکەش لە نێو سەرچنارا بن دڵنیام هەریەکەیان سوچێک شوێنێکی جیاوازی ئەو شوێنە ئەکێشن و لە دنیابینینی خۆیانەوە ئەتوان گزارشتی لە بکەن واتە هەر سیانزە کارەکە هەریەکان بە شێوازێکی جیاوازە بێ بۆ ئەم کارانەش بۆ چاوی بینەر چۆن بوو؟ حتما بینەر ئەوەی پێخۆشە کە هەموو تابلۆکان لە یەک نەچێ و هەمووی لە جێگەیەک نەبێ ئێمە بە سوپاسەوە پێنجشەممەی پێشوو بە سەرپەرشتی کەناڵی کورسات سیمپۆزیۆمێکمان ساز کرد لە سەرچنار کە هەر یەکە و لۆکەیشنێکی هەڵبژاردە بوو باشە هەمووی سەرچنارە بەڵام زاویەکان جیاوازە کۆمپۆزیشنی جیاواز بەکار هاتووە هەندێک ئیش تەواو نەکراوە بەڵام جوانی خۆیتیایە هەندێک لەمسە تۆ نابێ زۆری لێ بکەیت و ڕەنگیکەی بخەیتە سەر هەندێک لەمسە بەوە جوانەکە شوێنی خۆی ئەگرێت و نابێ ئیتر کاری لەسەر بکەیت خۆشی با بڵێن گەیشتن بە نەشووە لە عەرەبیا پێڵێن یعنی بە چێژی تەواوەتی لە کارکردندا ئەوەیە کە تۆ لەو ساتە بزانی چیت کردووە و لە کوێی تابلۆکە دای تۆ ئەبێ لەگەڵ تابلۆکە قسە بکەیت تۆ ئەبێ حیوارە هەبێ لەگەڵە کە ئەڵێن دیالۆگ ئەوە دیالۆگە لە بینی من و لە بینی سروشتە لە بینی ببەڕێگە ئەو سپەیسەی کە بە نێوانمە تاگاتە ئەو تابلۆیە بۆیە کاری سروشت کاریگەری خۆی هەیە چونکە تۆ هەستکردنە هەستکردنێکی و باشە زۆر کەس ئەڵێن بۆ ئێمە ئیشی سروشتمان کردووە مەسەرەن ناتوانین بەشدار بین ئەڵم لەبەرەوەی ئێوە نەچوونەتە دەرەوە ئەو دیمەنتان نەبینیوە گوێتانە دەنگی چۆلەکە و تەیرەکان نەبووە ئەمانە کە کاتێ هونەرمەند گوێی لێ ئەبێت یان ئەو هەوا پاکە بۆن ئەکات و بۆ نەخۆشەکانی گوڵەکان و نازان چیەکە ئەمە حاڵەتێکی دەرونی جوان دروست ئەکا لە لای هونەرمەند وای لێەکە چێژ بە خۆی ئەیات و چێژ بوو سروشتە جوانە ئەیە بۆیە هونەرەکەی هونەرێکی ڕازگۆیانە ئەبێ هونەرێکی سادقە بێ مزداقەتی هەیە ئەگەر چی هەیە لە ناو ستۆدیۆکە ئیشی طبیعەکان بەخیاڵ ئیشی طبیعەکە ئەوە بەڕاستی من لەگەڵ یانیم بە هیچ شێوەیەک چێژ و خۆشی لەوەیە کە تۆ بەرامبەر ئەو ڤیۆدانیشیت و جارێکی تر نەخڵی بکەیتەوە باشە ئەم بابەتە ئەکرێت دنیا بینینی هونەرمەندەکەشی تێکەڵ بکرێت یاخود ئەکرێت چۆن ئەو بابەتانە بینێت ئەو نیگاری بکێشێتەوە تا توانێت دەستکاری ڕنگ بکات لەوێ توانێت دەستکاری هەندێک لە وردەکاریەکان بکات یاخود وا باشترە سروشتەکە وەکو خۆی بکێشێتەوە ئەمە دوو حاڵەتە ئێمە کە فۆتۆگراف هاتە دنیاوە فۆتۆگراف بۆ هاتە دنیا بۆ ئەوەی دیمەنی بەڕێستان وەکو خۆی پیشان بە دیمەنی ئەو سروشتە وەکو خۆی پیشان بە بەڵام ئەی کاری هونەرمەند لێرەیە چییە ئەی تۆ ئەو هەموو ساڵە ئەخوێنیت ئەی بۆچی ئەخوێنیت ئەی چی فێر بووی ئەی چی لە زانستی ڕەنگەکان فێر بووی بۆ ئەوەی تۆ جارێکی کە لەسەر ئەو خامە لەسەر ئەو تابلۆیە بینەخشێنی کەواتە وا باشترە هونەرمەند ئەو
ژێرخانە پڕ معریفە و ڕنگ و ڕخنەی هوەری ئەوانی کە کۆی کردوێتەوە لە کارێکی وایە پیشانی بە باشتر وایە سروشت وەکو خۆی نەقڵ نەکاتەوە جاکە ئێمە هەمومان سروشتمان وەکو خۆی دووبارە کردەوە کەواتە هەمومان لە یەک ئەچین جوانی لەوەدایە کە فەرقمان هەبێ کە من لەگەڵ توە لەگەڵ ئەوەی ترە هەرێکەی بەنەوەک سەیری سروشتکەین بۆیە لەم پێشانگایەدا هەمووی سروشتە بەڵام هەمووی جیاوازە لە یەکتری و هەمووی ئەتوانین قوتابخانەکانیان بۆ جیاکەیتەوە زۆر باشە لێرە هەندێک لە تابلۆکان کاک محەممەد ئەبینم ڕەنگی زەرد زاڵە هەندێکیان ڕەنگی سەوز زاڵ هەندێکیان ڕەنگی قاوەیی ئەمە هەمویان گزارشتن لە پاییز بەڵام لە چەند کاتێکی جیاوازایە خۆت هەر سروشتی کوردستانە بە شێوەیەکی گشتی بەڵێ خۆی تابلۆشی تیا مەسەلەن سەوزایی زیاترە بەڵام تابلۆی تیا زەردباوە ئەتیادی ئێمە کە ئەڵێن کە باسی وەرزەکانەکەین ئەڵێن زستان سپی ئەڵێن بەهار سەوز ئەڵێن هاوین با بڵێن خۆڵە مێشەیان قاوەیە پاییزیش زەردمان بۆ داناوە باشە بە عام تۆ زەرد ئەبینیت بەڵام لەگەڵ زەردا پرتەقاڵی و تۆنات و هارمۆنیەتی نێوان زەرد و سوور ئەبینی بەتایبەتی بەڵێ لەگەڵا خۆی زیاتر دەرەکەوێت ئیتردارەکان وردە وردە گەڵاکانیان ئەکەوێت و تەنها لق و چڵەکان ئەمێنێتەوە زۆر کات کە ئەچنە دەرەوەی با بڵێم ماڵەکان واتە لە نێو سروشتا بەتایبەتی شەگەر باس لە ڕۆژی پێنجشەمە بکەم کە و سیمپۆزیۆمە هەبوو لە کاتژمێر چەند لەوێ بوون واتە چ کاتێک چێژی زۆرە بۆ ئەوەی کە ئێوە شێوەکاران بتوانن بچنە سروشتەوە سارد نەبوو بەیانیەکەی زوو نا بەڵام مەسەیکە کاتی خۆی هونەرمەندێکە ونای بۆنینگتۆن بوو هونەرمەندێکی تریش کۆنستابڵ وان کرده بوو کە وا سروش بشێشن کە ڕۆژی دوایی لە هەمان کاتە بێنەوە چونکە ڕووناچی ئەو کاتیان ئەویست کە ڕووناچی بجوڵێت وازان لە ئیشەکە ئێنا و ئاهاتنەوە بەیانی لە هەمان دەقەیە لە هەمان ساتە کارەکانە کردەوە ئەمە جۆرێک بوو لە کارکردن لە سروشتە بەڵام ئێمە کە کارەکەین تەمان هەتاو گەورەترین و با بڵین بەهێزترین ڕووناچیە لە کەونە ئەگەر وجودی هەبێت زۆر زۆر باش ئەگەر وجودی نەبێ ڕەنگەکان بە عام کپە بنەوە ماتە بنەوە هەتاو زۆر زۆر گرنگە بۆ ئێمە باشە ئەمجا لە هەتاوە کە تیشکی هەتاویە حاڵەتی مەوشور و تحلیلی ڕەنگەکان دروست ئەبێت مەسەلەن لە سێبەرێکە تۆ هەست بە مۆر ئەەکەی هەست بە شینی کاڵ ئەەکەی هەست بە پەمەیی ئەەکەی بەڵام ئەگەر بێت و هەتاو دیار نەبێت تو ئەو ڕنگانە نابینیت کەواتەوە باشترە کاتەکە هەتاو دیار بێ من خۆم بەڕاستی زیاتر حەز ئەەکەم بەیانیان تا نیۆڕۆ کاری سروش بکەم چونکە بەتایبەتی لەم وەرزەیە دنیا زوو تاریک ئەبێت دوای نیۆڕۆوان اعتیماد ناکەمە سەری بۆ ئەوەی کاری سروش بکەم زۆر باشە هاوپیشەکانی خۆت کە لە سەرچنان لەگەڵ تام و ئەوانش بە هەمان ستایل و شێوازی کارکردنن یاخود هەندێکیان جیاوازە لە ئەوانش هەموو هەر کەسە و دیدگای خۆی هەیە بۆ تێڕوانین لە سروشت بەڵام ئێمە لە دەرەوەی کاری سروش ستایلی تایبەتی خۆمان هەیە ئەوەی کە دێتە ناو پیشانگاکە و کە ئەم کارانەی من ئەبینێت ئەڵێ ئەوەی محەممەد فەتاحەت چونکە قەچی کارەکە ستایلەکەی خۆم گەڕاوتەوە ناو سروشت باشە و کەسیشمان هەوڵ ناین سروشتێک و خۆی دروست بکەین وەکو پێم وتی ئێمە ئیشمان بەوە نییە بەڕاستی ئێمە ئەمانەوێت تەچی خۆمان جێدەستی خۆمان پیشان بین لە ناو کارە هونەریەکانە جاچای ستایلەکەی خۆمان بێت لە کارکردن لە ناو مەرسەمە یان کاری سروش بێت لە دەرەوە جەبزان بێجگەل و کارێکە لە ئێستا سەرقاڵن ناوی گەرمیان و خانەقی نتێنە ئەوە پرۆژەیەکی نوێە پرۆژێکی ترەیە مەمسا محەممەد فەتاح پێوەی سەرقاڵ پرۆژێکمان هەیە ساخۆمان ئامادەکەین بۆ فستیڤاڵی گەلاوێش پیشانگایەکی زۆر گەورە بەڕێوەیە کە لێرەدا ئێمە لەگەڵ تێکستی شەعرا ئیشمان کردووە هونەرمەندان لە بەسڕە و لە بابل و لە بەغا و لە مووسڵ و لە زۆربەی شارەکان و بەشدارن جێل لە هونەرمەندانی شاری سلێمانی بۆ مانگی دووش پیشانگای تایبەتی خۆت لەسەر تێکستی من لەسەر پێش ئەم هەواڵەیە ئەبزانم شاعری گەورە گۆرانمان بینی من لەسەر گۆران ئیشم کردووە سوتوێکی باش بکەوە بەڵێ گۆران ئەڵێ کۆمەڵە شاخێ سەخت و گردن کەش ئاسمانی شینی گرتۆ باوەشتە سەوری ئەو لەحزێت کە کۆمەڵە شاخێک باوەشی کردو بە هەورەوانی جەوێکی زۆر زۆر سەیرە من ئەوم هێناوەتەوە تەرجەمەم کردووە بۆ 5 تابلۆ
پێنج سوڕەی شعریم لەو شعرا دەرهێناوە. زۆر باشە کەواتە ئیلهامی ئەو شعرە دروستبوونی پێنج کاری شێوەکاری ئێستا. بەڵێ لاندێکی نزیکی شارە نووسفاڵی کاری ترچی هەیە؟ کاری تر پیشانگای تایبەتی خۆم هەیە مانگی دوو و سەفەرێکم هەیە مانگی یەک بۆ ئەردەن لەوێ سیمپۆزیۆمێکەیە لە شاری ئەربد دەکرێت مەشغوڵی ئەوم. ئینشاءالله پرۆژەکان هەر بەردەوام بن و هەمیشە لە سەرکەوت نابین مامۆساگیان گەورەت کردین. سوپاس بۆ ئامادە بوون. زۆر سوپاس بۆ بەڕێستان. سوپاس بۆ تۆ، سوپاس بۆ بەڕێز محەممەد فتاح شێوەکار کە لەم بەشەی کورسات مەگەزین میوان بووی. دووبارە بەخێر هاتی. سوپاس بۆ تۆ.